هەر لە مناڵی وخوای گەورە عەقلی داگە پێم دائیم حەزم لە شتی جوان و کەلوپەلی جوان و گەو بەخوا شاڵم هاوڵگە وە قەرز پارەم نەوگە هاوڵمەوە قەرز دائیم حیوایەتم جلی جوان ئەیتر خەڵکە چیەجێ با بێژێتی بەخوا ئەچم بۆ تەعزیە ئەچم بۆ شای ئەچم بۆ شیوەن ئاوا خۆمە گۆڕم تەنیا دەمانچەکە نادەم لە خوانیاخوا خەنجەرەکەی شەدەم لە خۆم. قوربانم تەزبیحانە هەموو نوع تەزبیحێکی تایە مینای واتیا و سەندەلوسی واتیا و سێفی واتیا و کە ئەنواع و ئەشکال تەزبیحی تایە ئیتر بەڵام ئەڵبەتە تەزبیحەکان بڵێم هەمووی کۆنە هەمووی کۆن نییە کاکەم تەزبیحان هەموویان کۆن نین بەڵام ئیتر شتێکی جوان مەسەلا تەماشەم کردو شتێکی جوانە و سرنج ڕاکێشە و حەزم نەکرد شتی ناشرین و قەڵب و خراپ و ئەمانە ئیسە مەسەلا بۆ نمونە ئەمە لەوانکە مەلەوانکەیەکی زۆر زۆر جوانە کەمە ئەمە زیوە مەسەلا ئەمە کەمەرەی ژنە ئەیتر قوربان ئەم شتانە ئەم تەزبیحانە ئاوایە بڵێم لە ساسە هەمووی کۆنە و ئەمانە ئەوانە نەوەڵا یعنی تازەیشیان تایە بەڵام وەکو سیلاح وەکو سیلاحی کۆن هەمووی کۆنە یعنی تازەیەکی تیان نیە بڵێم وەڵا ئەمە تازەیە ئەم سیلاحە تازەیە با شوێن میسا کەلاشینکۆفم هەیە کەلاشینکۆفم نەخستوەتە ناو سیلاحانە لەبەر ئەوە نایخەمە ناوی. کاگە هەمەی حاجی مەحموو هاتە ئێرانە دووسێ جاروتی حەزەکەم سەردانی پێمەوڵە لە تەلەڤیزیۆنشتا بینی و ئیتر هاو بۆ ئەیرا کە هاو بۆ ئێرانە وتی وەڵا حاجی تا تۆشتی جوان و هەیە تاشتی من وام زانیگە هەن من شتم هەیە ئەمانە وانە وەلحاصڵ کاکەی ئەمە ئەهەمیەتی مۆزەخانە نازانین ئەگەر بزانین کابراوتی چووم لە تورکیا وتی کاک تایار باوەڕم پێ بکە 12 سەعات ڕۆیشتین بە ستایەرە هاتە ئەیرانە خەڵکی دۆک و 12 سەعات چوین بە سایارە وتیانە مۆزەخانەیەکی وای واتیا وەمەی واتیا ئەمانە 12 سەعات چوین نازانم چەند لیرەیان لێ سەرگیر ڕۆیگینە ژوورۆ کەڵەکەڵەوگە چویگین باوەرم پێ بکە وتی نیوەی ئەم شتانی توێتیان نەبووە